گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق یاخود بڵێن ئەو گروپانی سەر بە وەزارەتی بەرگری حکوومەتی ڕاگوزەری سووریان هێرشیان کردوتە سەر ناوچە کوردیەکان یاخود گەڕەکە کوردانی لە شاری حەلەب هاوکات لەگەڵ ئەمەیە کە بەهۆیەوە بە سەدان خێزان یاخود بە هەزاران خێزانی کورد ئاوارە بوونجگە لەوە لە ئێستادا بە پێ ڕاگەیراوێکی هەسە دەبێ سوپای سووریا بەردەوامە لە بردومانکردنی چەند ناوچەیەکی تریش وەکو دێرحافر وەکو بەنداوی تشتین ئێمە کۆی ئەم بابەتانە یاخود کۆی گرژی و ئاڵۆزیەکان کە لە سووریا و لە ڕۆژئاوا ڕوئەیەات و کاریگەری بۆ سەر دەوروبەر و وڵاتانی ناوچەکە لەگەڵ بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی لە کەرکووکەوە تاوتوێکەین کاک محەممەد بەیانیت باش سپاس بۆ ئامادەبوونت با سەرەتا باز لەوە بکەین ئەوەی کە لە سووریا ئێستا ڕوئەیەات کاریگەری بە شێوەشی گشتی بۆ سەر عێراق یاخود بۆ سەر وڵاتانی ناوچەکە چییە؟ ئەنی ئێوە باش بەیانی بینەرانی کەناڵی کورسات نیوز باش دیارە کە ئێستا بابەتی ڕووخانی ڕژێمێک لە سووریا کە تەمەنەکەی نزیکەی 70 ساڵ دەبوو و ئەو ڕژێمەش پەیوەندیەکی ئەقلیمی گەورەی هەبووە لەگەڵ وڵاتانی ناوچەکە و بە تایبەتی ئێمە دەزانین ئەو ڕژێمەی کە کەوت ڕژێمەکەی بەشار ئەسەد ڕژێمێک بووە نزیک لە ئێران و لە چوارچێوەی بەرژەوەندەکانی ئێرانە کاری دەکرد بۆیە ئێستا کاریگەری تەواوی لەسەر عێراق و لەسەر ئەو وڵاتانی ناوچەکە دەبێت لە بەرەوەی ڕژێمێک کە ماوەی 70 ساڵ حکومڕانی کردبێ ئێستا کەوتبێ ڕژێمێکی نوێ دروست بێ سیستەمێکی سیاسی نیە دروست بێ ڕنگدانەوەی لەسەر تەواوی وڵاتانی ناوچەکە دەبێت بە تایبەتی عێراق بە حکمی ئەو سنوورە هاوبەشە و بە حکمی ئەوەی تێکەڵکێشیەکیش هەبووە لە بینی سیاسەتی عێراق و سیاسەتی سووریا بۆیە بە تایبەتی لەسەر عێراق ڕنگدانەوە و کاریگەری گەورە دەبێ ئێستا دەبینین ئەوەی کەوا هەتا زۆرێک لەو گروپە چەکداریانەوە خودی کەسی یەکەمش کە ئێستا لەسەر دەسەڵاتە لە ناو سووریادا کەسێک بووە بەشداری چالاکی سەربازی یاخۆ چالاکی ئێرهابیشی کردو لە ناو عێراقەوە ماوەیەک زیندان بۆیە ئەمە هەمووی بەشێکە لەو کاریگەریانەی کە سووریا و حکومڕانی نوێی سووریا و شێوازی سیستەمی نوێی حکومڕانی لە سووریا کاریگەری تەواوی دەبێت لەسەر عێراق لە چوارچێوەی ئەو نزیک بوونەوە یاخود ئەو تێکەڵکێشیەکەوە بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی سیاسی لە بەری هەردوو وڵاتدا هەیە. بەڵێ کاک محەممەد سەبارەت بوو کاریگەریانی کە باس کرد کاریگەریەکان زیاتر چۆنە بن واتە کاریگەریەکان چین و بۆچی کە حکوومەتێکی نوێتە سەر حکم یەکسەر گرژ و ئاڵۆزی لەگەڵ کووردا دەست پێیەکە هۆکارەکەی دەگەڕێنی تۆ بۆچی؟ دیارە بە حکمی ئەوەی و کورد لەم دوو وڵاتە هەم لە عێراق و لە سووریاشدا پێکاتەیەکی سەرەکیە و لە ڕابردووشدا یعنی بۆ نمونە لە چ لە عێراق لە حکومڕانی ڕابردوودا و چ لە سووریاش لە حکومڕانی ڕابردوودا پێکاتەیەکی تەهمیشکرا و پێکاتەیەکی مافخورا بووە لە هەموو کاتێکە لە ململانێ و بەرەکانی یعنی بەرەکانی مقاومەتە بووە لەگەڵ ئەو سیستەمانەیە ئێستا کە یعنی بۆ نمونە ئێمەگە ئێستا باسی سووریا دەکەین سووریا ئێستا لە قۆناغێکە ئەو وڵاتە ئیقلیمیانەوە ئەو وڵاتە زیلهێزانی کە ڕۆڵیان هەبوو لە گۆڕینی سیستەمە سیاسەکەی ئێستا هاتوون جوغرافیای سیاسی و پێگە و دەسەڵات لە سووریا دابش دەکەن بە پێی بەرژەوەندەکانیان ئەوەی کە کێشەی وای کردووە کە کورد دووبارە بەر پاکتاوی نەتەوەی بکەوێتەوە دووبارە بەر ئەوە بکەیتەوە هێرش بکرێتە سەری ئەوەیە کە زۆرێک لەو بەرژەوەندیانەی کە ئێستا ئەو وڵاتانە دابشی دەکەن لە سووریا و نەخشەی نێی دەسەڵات لە سووریا بە پێی بەرژەوەندیەکان دیاری دەکەن هیچیان بەرژەوەندیان لەگەڵ کوردانیە لە وڵاتانە بۆیە وای کردو ئێستا دەبینین وەکو بەڕێزت باسی هەندێ بەرکەوتەوە خوێندە شەڕی لەم دوایانە بۆ نمونە ئەوەی کەوا لە شاری حەلەبە لە شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەوەی کە ئێستا لە دێرحافر و مەسکەنە و دەوروبەری بەنداوی تشرین دەکرێت بەشێک لە ئەوەی کە ئەو وڵاتانە ئێستا لە قۆناغی ئەوەن بەرژەوەندەکانیان دیاری دەکەن ناوچەی نفوز و دەسەڵات دیاری دەکەن بۆیە ئێستا ئەوان لەم بابەتەیە یعنی بەرژەوەندێ باڵەکانی کورد لە بەرچاو ناگرن لە بەرەوەی ئەوان ئێستا لە مەرحەلەی دیاریکردنی بەرژەوەندەکانی خۆیانن بۆیە ئەمە هەتا لە عێراقشا قۆناغانەمان بینیوە کە ئێمە زۆرێک لەم هێزانی کە لە عێراقا ئێستا باڵا دەستن لە مەرحەلەی ئۆپۆزیسیۆن و معارەزە بوونە هاو یعنی لە کوردستان بوونە بەڵام کاتێکە دەگەنە دەسەڵات تا ئێستاکانە ئامادەنین هەندێک بڕگەی بۆ نمونە مادەی یاسایی هەیە کە لە دەستوری عێراقا هەیە مافێکی زۆر بۆ کورد دەگەڕێنەوە ئامادەنین جێبەجێکن بۆیە زۆر جار ئەو هێزانی کە دەگەنە دەسەڵات یان ئەو وڵاتە ئیقلیمیانە ئەو وڵاتە زلهێزانی کە دەسەڵاتی نوێ دیاری دەکەن لە وڵاتێکا و گۆڕانکاری لە سیستەمەکەیدا دەکەن بە پێی بەرژەوەندەکانی خۆیەوە تا ئێستاش ئەوە وای کردووە کە ئێمە دەبینین باش شەڕەکەی گەڕشی شێخ مەقسوود و ئەشرەفیە باشە کاک محەممەد باسی ئەو دوو گەڕە کەت کرد ئەو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا ئەوەی کە لە شێخ مەقسوود و ئەشرەفیە ڕوویداوە
چییە بۆ ڕوویداوە ئەمە جگەلەوەی کە دوێنێ ساڵح مسلیم ئەندامی ئەنجومەنی هاوسەرۆکایەتی پێدەڕای گەیان ئامانج لە هێرش و ئاڵۆزیەکان کە سوپای سووریا ئەنجامی داوە لەو ناوچانە کە ئێستاش بەردەوامی هەیە مەبەست لێی پێشێلکردن یاخود هەڵبەشانەوەی ڕێکەوتنی دەی ئادارە کە لە نێوان هەسەدە و سەرۆکی ڕاگوزەری سووریا لە دیمەشق ئەنجام درا. بەڵێ کاک محەممەد باسی ئەو دووگەڕەکەم کرد ئەوەی کە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوودا لە شێخ مەقسوود و ئەشرەفی ڕوویدا چی بوو بۆ ڕوویدا جگەلەوە ساڵح مسلیم ئەندامی ئەنجومەنی هاوسەرۆکایەتی پێدەڕای گەیان ئامانج لە هێرشەکانی سوپای سووریا پێشێلکردنی ڕێکەوتن نامەی دەی ئادارە کە لە دیمەشق ئیمزاکرا. دیارە بەپێی هەموو بۆچوونەکان ئەوەیە کە ئەو ڕێکەوتنەی دەی ئازار لە بەرژەوەندی بەو شێوەیە جێبەجێکردنی لە بەرژەوەندی تورکیا نەبووە و ڕەنگە لە بەرژەوەندی هەندێک وڵاتانی کەنداوش نەبوو بێ بۆیە ئێمە کە باسی ئەو قۆناغەمان کرد ئێستا وڵاتە ئیقلیمیەکان و ئەوانەی کە ئەحمەد شەرعیان هێناوەتە سەر دەسەڵات ئەمڕۆ هاتوون بەرژەوەندەکانیان دەپارێزن بۆیە ڕێگر لەوەی ڕێکەوتنی دێ ئازار جێبەجێ بکرێ ئەوەیە کە لەگەڵ بەرژەوەندەکانی تورکیا و ڕەنگە هەندێک وڵاتانی کەنداوش نەگونجابێ بۆیە پێم وایە ئەوان هەموو کۆک بوون لەسەر ئەوەی تەواوی بۆ نمونە گەڕێکی تەواوی شاری حەلەب لە دەسەڵاتی ئەحمەد شەرعدا بێ ڕەنگە پرسیار ئەوە بێ ئایا ئەی بۆ کورد مقاومەی کرد لە هەردوو گەڕێکی ئەشرەفیە و شێخ مەقسوود کە ئێمە ڕەنگە لە ڕووی سەربازیەوە هەموو پێمان وا بوو بێ کە ئەو دوو گەڕەکە ئەستەمە پارێزگاریکردن لێ بەرامبەر بەو هەموو هێزەی کە هێرش دەکاتە سەری دیارە ئەوان ئەم وڵاتانی کە باسمان کرد ئەمڕۆ بەرژەوەندەکانیان دابەش دەکەن و بەرژەوەندەکانیان دەپارێزن کوردش لە بەرگری و مقاومەت لە هەردوو گەڕێکی ئەشرەفیە و شێخ مەقسوود ویستی پەیامێ بەوان بدا کە بڵێ ئەم ناوچانە داگیر دەکرێن بەڵام داگیرکردنی ناوچەیەکش کە کورد خۆی بە خاوەنی دەزانێ بێ مقاومەت و بێ بەرخودان نابێ ئەزانی یەکێ لەو وانانەی لە شەڕی ئەشرەفیە و شێخ مەقسوود ئەوە بوو زۆر جار ئێمە لە شەرنیە یەکریزی و تەبایی ئیلا لە سەرکەوتنا دروست بێ زۆر جار لە شکستەکان یەکێک لەوەی کە ئێمە لە شەڕی شێخ مەقسوود و ئەشرەفیە ئەوە بوو هەموو کورد وەکو نەتەوە یەکریز و یەک هەڵوێست بوون لەوەی کەوا ئێمە هەموو بەرگری لەو ناوسانە بکرێ و پاڵپشتی هێزی ئاسایشی ناوخۆی خۆبەڕێوەبەری هەردوو گەڕەکەش بکەیت بۆیە من پێم وایە ئەو شەڕەی کەوا هێزی ناوخۆش لەو ناوچەیە کردی مەبەست لەوە بوو باشەکەواتە لە هەر چوار پارچەی کوردستانەوە یەکریزی پیشاندرا ئەوەی کە بینیمان ڕەنگە ئێمە لە هەموو بەشەکانی کوردستانە هەموو لایەنە سیاسیەکان جیاوازی گەورەمان لە نێوانە هەبووە بەڵام کاتێک کە گەیشتە شەڕی شێخ مەقسوود و ئەشرەفیە هەموو کورد وەکو یەک ریز لە ڕووی نەتەوایەتی و لە ڕووی ئەوەی کە ئەمە بەرژەوەندی باڵای کوردە و بەشێکە لە ئەمنی قەومی کورد هەموو یەک هەڵوەستمان هەبوو بەدەر لە جیاوازیەکانمان یعنی بۆ نمونە ئەوەی کەوا دەبینین هەموو متفق بووین بە تەواوی جیاوازیەکانمانەوە لەسەر ئەوەی کە بڵێ ئەوەی کە ئەمڕۆ دەکرێت گەلە کۆمەیە لە کورد دەکرێت ئەوەی کە لە بەرامبەر کورد دەکرێت بێوەفایی هەندێک هێزە کە کورد لە قۆناغێکی گرنگدا هاوپەیمان بووە لەگەڵی و ئێمە چاوەڕانی ئەومان دەکرد ڕۆلی باشتر ببینین ئەمە بۆ خۆی لە ڕووی بەڵێ بەڵێ کاک محەممەد ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگەوە بزانم کە ئەم هێرشە بۆ سەر ئەم دوو گەڕەکە تەنها نەهێشتنی کوردەکانە لەو ناوچەیە خۆت ئێستش لە دێرحافر و چەند ناوچەیەکی دیکە بردومان بە فڕۆکەی بێفڕۆکەوان هەیە ئەمە نەهێشتنی کوردە واتە ئامانجەکەی نەهێشتنی کوردە بە تەواوەتی لە ڕۆژ ئاوا و لەگەڵ ئەو کەسانەشی کە پاڵپشتی دیمەشق و ئەحمەد شەرعەکەن ئەبێ ئێمە لەوە تێبگەین ئەو وڵاتانەی کە ئەحمەد شەرع لە تیرۆریستێکەوە کردیان بە سەرکردەیەکی سیاسی و وڵاتێکیان تەسلیم کردووە ئەمانە بەپێی بەرژەوەندەکانی خۆیان کار دەکەن و سووریای نێژ بەپێی بەرژەوەندەکانی خۆیان دابەش دەکەن هیچ کات ئەوان دەست لە بەرژەوەندەکانی خۆ هەڵناگرن و ئامادەش نین بۆ کورد دەست لە بەرژەوەندەکانیان هەڵگرن بۆیە ئەوان مەسەلەن بۆ نمونە هیچێک لە هاوپەیمانە سەرۆکیەکانی کورد لەوێ ئەمریکا بەڕوونی بە کوردی وتووە ئێمە لە ڕۆژ ئاوای فورات هیچ تەدەخولێک ناکەین و ئامادەنین وەکو هاوپەیمانی ئێوە هاوکارتان بین بۆی ئەو ناوچانەی کە ئێستاش هەم ئەشرەفیە و شێخ مەقسوود و هەم مەسکەنە یاخۆت دێرحافر بەشێکن لەوەی کە دەکەوێتە ڕۆژ ئاوای فوراتەوە و کاتی خۆش ئەگە بێتە بیرمان لە ئەفرینش ئەمریکا هەمان بڕیاری هەبوو کە ئەوان لە ڕۆژ ئاوای فوراتەوە تەدەخول ناکەن هاوپەیمانی کوردن لە ڕۆژهەڵاتی فورات لەبەرەوەی ئەمە بەشێکە لەو دابشکاری ینی بۆ نمونە ئەمریکا دۆستێکی وەکو تورکیا بەرژەوەندەکانی تورکیا دابین دەکا لەوەی کەوا مادام تورکیا ئەگە بێتە بیرمان ئێمە تاوای تورکیا داوای 35 کیلۆمەتر عمقی سنووری دەکرد کە کورد چۆڵیکە ئەوە بوو
کوکوڕ رازی نەبوو دووبارە شەڕ بوو لە سەرەکانی و گرێسپی ئەوە بوو تورکەکان داگیریان کردکەوەتە ئێمە دەبێ باسی بگەین هیچ وڵاتێک لەوانەی کە ئەمڕۆ لە سووریان نەهاتون بۆ ئەوەی بەرژەوەندی کورد بپارێزن و نەهاتون بۆ دروستکردنی دەوڵەتش بۆ کورد ئەمریکەکان و تۆمبارک بە ئاشکرا ئەڵێ ئێمە قەرزاری کوردش بین ئەوەندە قەرزاری کوردنین کە بێن دەوڵەتی بۆ دروستکەین بۆیە ئێستا ئەوان هیچ لێکێک لە وڵاتە ئیقلیمیانە ئامادە نییە بێت دەست لە بەرژەوەندەکانی خۆیان ئەو نۆمچە نفوزەی بۆ خۆی دیاری کردووە بک بە قوربان بەرژەوەندی کورد بۆیە من پێم وایە ئەوەی دێرحافڵ مەسکەنەش پارێزگاریکردن لێ قورس دەبێت بەڵام ئەی بۆ ئێمەی کورد لەوێ شەڕ دەکەین ئەزانی گەورەترین وانەیە کە کورد لەوێ پێشکەشی کە ئەوەیە بە نایارەکان و بە هاوپەیمانەکانی بڵێ ئێمە هەر شوێنێک کە بە حەقی خۆمانی بزانین بە خاشی خۆمانی بزانین ئەبێت تێبگەن بە ئاسانی دەستی لێ هەڵناگرین لەبەرەوە کە کورد لەوێ شەڕی قارامانانە دەکا قەناعەتان بێبەیانی لە ڕۆژهەڵاتی فوراتش هێز دێن لە سەریان کەواتە ئێمە لەم مقاومە بەرخودانە چیمان دەیە ئەمانەوێت بە نێرانی کورد و هاوپەیمانەکانشمان بڵێن ئێمە بەرخودان دەکەین لەو شیانانی کە بە مافی خۆمانی دەزانین و هەندێک کاتش نەیاران و دژمنانی کوردش و دۆستی کوردش ناچار دەکەین و ڕووی ڕاستەقینەی ئەم دەسەڵاتی ئێستا لە سووریایە دەربخەین لەبەرەوەی ئێستا هەندێ لە بڵاوکراوەکانی مافی مرۆڤ باش لەوە دەکات کە سەروی 500 کەس لە حەلەبا ئێستا بێ سەر و شوێنت ڕەنگە ئەگەر ئەو داستانەی شێخ مەخسوود و ئەشرەفیەش نەبوایە ڕووی ڕاستەقینەی ئەم دەسەڵاتە نوێیەش بۆ جیهان دەرنەکەوتایە کە چەندە دژ بە مرۆڤایەتین هەرچەندە ئێمە نابێ پشت بۆ بەسین کە ئەمریکا یاخۆت وڵاتانی کەش باسی مافی مرۆڤ دەکەن ئەوانش لەگەڵەوەیە زۆر ڕاستگۆنی بەڵێ باشە کاک محەممەد بەپێی دوایین ڕاگەنراوی هەسەدا ئەڵێت هێزێکی زۆر کۆکراوەتەوە و مەترسی جەنجێکی گەورە لە ناوچەکەکرێ باشە کاردانەوەی وڵاتانی ناوچەکە چێ لەو بارەوە چە عێراق بێت چه وڵاتانی تر بێت یاخود ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بێت چکە هەسەدە لە دوایین ڕاگەنراوی ئەڵێ ڕۆژ لە دوای ڕۆژ هێزکۆ ئەکرێتەوە ڕەوانی ئەو ناوچانە ئەکرێ ئەمەش مەترسی بەرپابوونی جەنجێکی گەورە لە ناوچەکە لێکرێتەوە من پێم وایە جەنگە گەورەکە لە بینی چیە ئەبێ ئەوەی کەوا ئێستا دەتوانێت جەنگ ڕاگرێ و دەتوانێت جەنگش هەڵگیرسێنێ هەموو لە ناو سووریا کۆبوونەتەوە ئەوەی کە ئێستاکانە ئەوانەی کە ئەو هێزەش کۆ دەکەنەوە دەبێ هەموو بزانین ئەو هێزە کۆکردنەوەی لەبەر چاوی ئەمریکا و فەرەنسا و بەریتانیایە کە کاری ڕۆی وڵاتی کاریگەرن ئەمڕۆ لە ناو سووریا لەبەر چاوی تورکیایە کە دامی دەکا و وڵاتانی خەلیجش قەتار سعودیە ئیمارات ئەمانە هەموو ئاگاداری ئەمن کەواتە ئەم هێز کۆکردنەوە دژی کورد بە ڕەزامەندی هەموو ئەم وڵاتانەیە کە باسمان کە لەبەر هیچیان تا ئێستا دژی ئەوە نین کە ئەم هێزانە کۆکرێتەوە ئەمە لە چوارچێوەی ئەوەیە کە ئەوانش جۆرێک لە ئیتیفاق لە نێوان خۆیاندا هەیە کە ئەم ناوچانە لە ژێر دەسەڵاتی حکومەتەکەی ئەحمەد الشەرع بێ نەک لە ژێر دەسەڵاتی کووردا بێ من بۆیە پێم وایە دووبارەی دەکەمەوە ئەمریکیەکانش هاوپەیمانەتیان لەگەڵ کووردا لە ڕۆژهەڵاتی ئاروفوراتە نەک لە ڕۆژ ئاوای ئەوەی ما ئاوە کورد لەسەر ئەو منطقانە لە دەرحافر مەسکەنە بەنداوی تشرین ئایا مقاومەت دەکات بە شێوەی ئەوەی کەوا لە شێخ مەخسوود و ئەشرەفیە کرا کاتەمەویستەوە پرسیارە بکەم کە ئەمەی کە تاکو ئێستا هەیە واتە کورد هیچ پاڵپشتێکی نییە بەپێی بۆ چوونەکانی بەڕێز و وتەکانی بەڕێزە هیچ پاڵپشتێکی نییە و ئەم شەڕە درێژە ئەکێشێت تا چه ئاستێک یاخود تا ئاستێک هیچ کەسێک نامێنێ لە کوردەکان لە ڕۆژ ئاوایان چۆن ئەزانی چۆنە ئێمە یەکەم ڕۆژ یعنی ئەمریکەکان زۆر بە ئاشکرا ترامپ جارێ هەر وەکو گاڵتەجارێ باسی کردوتی فەرموو ئێوە وەرنە ئەم ناوچەی دەوروبەری نەوتەکە کۆ ببنەوە ئێمە پارێزگاریتان لێکرد ئەمریکا بە ئاشکرا ئێمە هاوپەیمانی ڕاستەقینەمان ئەمریکەکانن کە لەسەر ئەرزن ئەمریکەکان چیان لە کوردەوێ ئەوان لە کوردەوێ جەنگاوەری ڕاستەقینە بوونە لە شەڕی تیرۆر و ئیرهاب بەرژەوەندەکەیان لەوەیە بووە لەوە دامی کوردیان کردووە و لەوەشدا بینیمان چەند هەفتەی ڕابردوو کاتێ چەند جوندیەکی ئەمریکی دەکوژرێ و متەرجمی ئەمریکی دەکوژرێ کاتێکە لەگەڵ قواتەکەی ئەحمەد الشەرع دەبنکەوە ئەوان دەزانن کورد ڕاستگۆیە لەگەڵیان بەڵام ئەوان ئامادەنین دەستبەرداری بەرژەوەندەکانیان بن لە پێناو کووردا ئەزانی ئەوەی کە دەرفەت دەدا بە کورد بمێنێتەوە چییە ئەم بەرژەوەندیە جیاوازە نێوان ئەم پێکاتە جیاوازانەیە ئەم وڵاتە جیاوازانە قەت یەک ناگرێ ئەم ململانەی نێوانیان وا دەکا قەت سووریایەک یعنی ڕێگە نادا سووریایەکی بەهێز دروست بێەوە دەرفەت دەدا بە کورد بمێنێتەوە وەک هێزێکی کاریگەر لەبەرەوە هیچ کاتێ بەرژەوەندی تەواوی بۆ نمونە ئیسرائیل بەرژەوەندەکانی لە چەند ناوچەیەکا دیاری کردووە هیچ کاتی ئامادە نیە سووریایەکی بەهێز لەوێ هەبێ لە قونەیتڕە لە دەرعا لە سوەیدا نایە لەو سووریا لەوێ بێ و بۆ نمونە تورکیاش ئەو منطقەی کە نزیکی سنووری خۆیەتی و بە ئەمری قەومی خۆی سەیری دەکا مەترسیە نایە لێ حکومەتی بەهێز بێ بۆیە ئێستا پێم وایە ئەوان دەیانەوێ ئەم حکومەتەی کە دەیانەوێت لە ناوچەیەکا بێ
ئەو ناوچەیە بۆ دیاریکەن لە چوارچێوەی ئەوەشدا هەندێ هێز لە دەرەوەی ئەوەش دەمینێ بۆیە من پێم وایە بەرگریکردن لە دێرحافر و مەسکەنا یان ئەو منطقانش قرس دەبێ ڕەنگە تەنها ئەوە بێ کوردش ئەوە بسەلمێنێ کە بڵێ دەتوانێت دیفاع لەم ناوچانە بکات دەتوانێت شەڕی گەورە بکە بەڵام ئایا هاوپەیمانەکانی کورد دێنە جواب لەو شەڕە گەورەیە ئاماژەکان تا ئێستا بەو ئاراستەیەن ئەوان لەم شەڕە لە پێش چاویان ئێستا هێز کۆ دەکرێتەوە هیچ هەڵوێستێکیان نییە و پێم وایە ئەگەر شەڕش دەست پێ بکە هیچ هەڵوێستێکیان نابێت. واتە بە بۆچوونی بەڕێزە ئەم شەڕێک کە دەبێ ئەگەر کەسێک پاڵپشتی نەبێ کورد تەنها هاوڵاتیەکانی گیانی لەدەست دەدات و هیچ ئامانجێک بەدەست نایەنێ لە کۆتایی ئەوەی کە چواردەور دەیانەوە یاخود ئەو وڵاتانی کە پاڵپشتی ئەحمەد شەرعەکەن ئەو ئامانجێک کە هەیەە بەدەستی دەهێن و تەواو ئەوان پاڵپشتی ئەحمەد شەرع ناکەن ئەوان پاڵپشتی بەرژەوەندی باڵەکانی خۆیان دەکەن بۆ نمونە ئیسرائیل کە لەگە ئەحمەد شەرع ڕێک دەکەوێت لەبەرەوەی ئاسایشی نەتەوەی ئیسرائیل دابین کراوە لەو ناوچانە بە هیچ شێوەیە چەکی قورسش لە سێ پارێزگای ناوچەی گرنگی سووریا نامینێ بەنسبەت تورکیاشەوە ئەمری قەومیەکەی لەکوێ بۆی دابین دەکرێت کەواتە ئەم وڵاتانە بەدوای بەرژەوەندی خۆیانەوەن بۆیە ئەوان ئامادە نین بێت ئەم بەرژەوەندیەکانی خۆیان طبعا هەتا ئازانی ئەمانە مەسەن بۆ نمونە ئێستا ئێمە پێمان وانە بێ ئیسرائیلەکان لە خۆشەویستی دروزەکانە دیفاع لە دروزەکان دەکەن نەخێر بە بیانووی دروزەکان ناوچەیەکی دابڕیوە و قبول ناکە هیچ هێزی کاریگەری سووریای تێبێ بۆ پاراستنی ئەمنی قەومی خۆیەتی یعنی ئێمە نەکەر کورد هەتا پێکهاتەکانی تری سووریاش ئەم وڵاتانە بەکاریان دێن بە پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی خۆیان و ئیلا یعنی ئەمان ئێستا وڵاتە دابەش دەکەن ئەوان بۆ ئەوەی بەرژەوەندەکانیان دابین بکرێ و پارێزراو بێ کابرایەک دێن هەر خۆیان پێیان دەوت تیرۆریست و پارەشیان تەرخان کرد بۆ سەری دوای هەر خۆشیان دەیبن لە کۆشکی سیپیا بۆنی لێ ئەدەن و پێ ئەڵەن تۆ کابرایەکی باشی ئەبێ ئەمە لەوە تێبگەین بەرژەوەندەکانی ئەوان لە چۆ بێ ئامادەن قوربانی بە هەموو هاوپەیمانەکانیان جا کورد بێ دروست بێ عەلەوی بێ بدەن لە پێناو پارێزگاریکردن لە بەرژەوەندەکانی. باشە کاک محەممەد ئەم شەڕ و ئاڵۆزیانە یاخود هێرشی گروپە چەکدارەکانی سەر بە دیمەشق بۆ سەر ئەو ناوچانە کۆماریەکان و دیموکراتەکان یاخود ڕای گشتی ئەمریکای کردووە بە دوو بەشەوە ئەمە تا چەند کاریگەری ئەبێ بۆ ئەوی فشارێک بۆ سەر ئیدارەی دۆناڵد ترامپ دروست بێ بۆی بە جۆرێک لە جۆرەکان دەستوەر بداتە ئەم گرژی و ئاڵۆزیانە و ڕابگیرێت دوجار یاخود سنوورێک بۆ هێرشی چەکدارەکانی سەر بە دیمەشقدان برێ بەڵێ ئێمە تەجروبەی ڕابردوومان هەبووە کە بێتە بیرمان دووبارە تورکیا کەوایستی بێتە ناو سووریاوە سەریکانی گرت گرێسپی گرت ئەزانی نەک هەر لە ناو دیموکراتەکان و عینە کۆمارەکانە ئەزانی لە ناو دەستەی حکومڕانیەکەی ترامشان لە ناو وەزیرەکانی وەزیری بەرگری و کەسی کاریگەرش کە هەموو مەلەفی شەرق الئەوسەتی لابوو ئەمانە دەستیان لە کارکێشایەوە بۆ ئەوەی قەناعەت و یاخود لەگەڵ ئەو بڕیارەی ترامپان نەبوون لەو سەردەما یاخود لەگەڵ بڕیارەکەی نەبوون بەڵام دیسان بینیشمان بڕیارەکەی هەر جێبەجێ کرد بۆیە من پێم وایە ئێمە ناتوانین پشت بەو جاکاریە یاخود پشت بەو دابەشبوونە بەسین کە ئەمڕۆ لە بینی کۆماریەکان دیموکراتەکان هەیە لەبەرەوەی ئەمڕۆ ئەوەی کەوا بڕیاری یەکلاکەرەوە دەدا ترامپ هەتا یعنی دەستەی کە لەگەڵشیە ئەوەندە ئاگاین لە بڕیارەکانی نییە بۆیە بڕیارەکانی ترامپ دەربەسی ئەوە نایە وەزیری دیفاع دەست لە کارە کێشێتەوە برێت بە گۆرگەگە بێتە بێرمان برێک مەگۆر دەستی لە کاری کێشایەوە دەیوت من کەسێکم نەبیستوە بە ناوی برێت مەگۆرگەوە کە کاریگەریەکی زۆری هەبوو لە سیاسەتی هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە ئێمە ناتوانین پشت بەوانە بەستی ئەوەی ئەمڕۆ کە دەستی بە سووریا گرت سووریا دابش دەکات بە پێی بەرژەوەندەکان. بەڵێ بەڕێز محەممەد نەسرەدین چاودێری سیاسی سوپاس کە لە کەرکووکەوە لەگەڵ مامۆ سەرکەوتوو بن.